کۆمبۆنە یەکەتی و پارتی لێ هەولێرێ بێدومای کات پشتی کۆمبۆنیجی کونگرەیەکی ڕۆژنەمەوانی بۆ هەرێک ڕزگار عەلی و مەحموود محەممەد هاتنە سازکردن دێ کونگرەیەکی ڕۆژنەمەوانیدا ڕزگار عەلی ئەندامیشان دێکەتیان نیشتیمانیە کوردستانی ڕاگەهاند دێ کۆمبۆنێدا یەکەتیە گەلێک بێ ئاشکرای بەحسی ئاریشن هەرێما کوردستانی کرینە و هەروە سەمەبوشان دێ پارتیجی گوتێک کۆ ئەمە کۆ یەکەتی پۆستن گۆران دێ حکوومەتە هەرێما کوردستانێدا پڕ ناکەین هەروە سانگۆژی ئەگەر مەبێت ئاریشن هەرێما کوردستانی چارەسەر و ئارام بکەین پێتیڤە پەرلەمانی کارە بکەینەوە چونکی تاکە دەستگەی فەرمیە بڕیاردانەیە ڕزگار عەلی دەبێژیت کەرکۆک سیمبولا پێکڤێژیانە و ژی کەسێ قبول ناکەن کەرکۆکێ بە هەرێمەکە جودا بهێلێت ژلای خۆبەژی مەحموود محەممەد ئەندامیشان دێ پارتی دوی کۆنفرانسە ڕۆژنەمەوانیدا گوت پارتی چه بەرنامەیەک نینە بۆ کۆمبۆنە دەگەل گۆران و دێ کۆمبۆنە ئەڤرا دەگەل ئێکەتێدا مە بەحسێ ئاریشە سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی نەکرێ محمود محەممەد دەبێژیت کۆمبۆنێرمە دەگەل ئێکەتی و چەند لایەنێکندی دێ بەردەوام بن جێ پێخەمە چارەسەرکردنا ئاریشێن هەرێما کوردستانی پێکەوە ئەم کۆبوونە بکەین و لە ڕۆژانی داهاتوش ئەم کۆبوونەوانەی نێوانماندا بەردەوام بێت و گفتوگۆ لەسەر هەموو ئەو بابەتانە بکەین کە لە لای هەردووک لە بە گرنگی دەزانین بۆ ئەوەی کە چاکتر بتوانین ئەم پرۆسەیە بەڕێوەبەرین چونکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر قۆناغدا پێکەوە کۆمەڵک ئەرکی نیشتیمانی و نەتەوەیان ئەنجام داوە و لەمە دوای دەبێت ئەم ئەرکە وەکو پێویست ئەنجام بدەن. وەکو ئاگادارن کۆمەڵە بابەتی سیاسی و ئابووری گرنگ ئەمڕۆ وێنی بە گۆرەپانی سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە ئەمە ئەمڕۆ هەردوو حزبی سەرچی یا دوو حزبی لێپسرا و لە پرسا بەرامبەر بە ئایندەی کوردستان ئەمڕۆ کۆبوونەیەکی باش و ڕۆکپێکمان کرد بە زۆر بە ڕاشکاوانە بیرروبۆچوونی هەرێک لە خۆمان گەیاندە بەرامبەر بە یەکتر و هەردوو لاشمان بەرنامەڕێژی ئەومان کردووە کەوا هەوڵ دەین هەموو هەوڵ و تواناکانمان بخێنەگەر بۆی بتوانین ئەو کێشە سیاسانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانی بەرەو چارەسەری بێرین و ئەو پەیوەندیی نێوان هەولێر و بەغدا کاندێک کێشە و تەنگژەی تای هەوڵ دەین ئەو کێشە و تەنگانش چارەسەرکەین بە هاوبەشی و لەگەڵ لایەنە سیاسەکانی تری کوردستان و بەرنامەی ئەوەشماندانەوەکەوا لە ئایندەی نزیکدا هەردوو لامان ئەم گفتوگوانێکەوە ئەمڕۆ ئەنجامماندا هەردوو لا بیبینەوە مەکتەبی سیاسی یەکتر و لە ئایندەی نزیکدا کۆبوونەکان بەردەوام بێت لەسەر بابەتانەیەکەوە گرنگن لە گۆرەپانی سیاسی هەرێمی کوردستان و هەوڵی جددیش بدەین کە ئەم شێشە سیاسیانەی کە ئێستا لە گۆرەپانی سیاسیە بەرەو چارەسەری بەرین و هەوڵش دەین یەکگرزی نێوماڵی کورد پارێزراوتر بێ لە ئێستا و پتەوتر بێ لە ئێستا و هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەن ئایندەیەکی گەشت بۆ میلەتەکەمان دابین بکەن.